پەرلەمانی کوردستان ئامادەکاری دەکات بۆ دەستپێکردنەوەی کۆبنەوەکانی ئەویش دوای کۆتایی هاتنی پشووی هاوینەی پەرلەمان و دەستپێکردنەوەی خولی پاییزەی پەرلەمانی کوردستان لە مانگی ئەیلولدا. بۆ ئەوەش تا ئێستا لەلایەن فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانەوە نزیکەی 11 پرۆژە یاسا پێشکەش بە لیژنەی یاسایی کراوە بۆ ئەوەی لە پەرلەمان پەسەند بکرێت. لە دوای کۆبنەوەی لیژنەی یاسایی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەماندا بڕیاردرا 6 پرۆژە یاسا بخرێتە بەرنامەی کاری کۆبنەوەکانەوە کە هەر 6 پرۆژەکە پرۆژەی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانە. وەرزی پێشوش کۆمەڵە پرۆژە تەقدیم کراوە بۆ پەرلەمانی کوردستان. ئەم پرۆژانە بەشی زۆری خوێندنەوەی بۆ نەکراوە نەخراوەتە بەرنامەکەەوە لە زایدن و پرۆژانەی تر کە تەقدیم کراون و پرۆژانە ئێستا سەرۆکایەتی پەرلەماندایەتی بە لیژنەی یاسایی بەدڵنیاییەوە کۆمەڵێک لەم پرۆژانە ڕەهەندی داراییان هەیە یان بارگرانی مالی بۆ حکوومەت دروستەکەن پێویستیان بەڕاوێژکردن هەیە لەگەڵ حکوومەت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش لە لیژنەی یاسایی پەرلەمان ئەو پرۆژانە ئاشکرا دەکات کە تا ئێستا ئارەسەی لیژنەکەیان کراوە بۆ ئەوەی راپۆرتی لیژنەی یاسایی بۆ ئامادە بکرێت و دواتر لە کۆبنەوەکانی داهاتووی پەرلەماندا پەسەند بکرێت. هەندێک یاسای عێراقیمان هەیە کە بەرکارن دەمانەوێت لێرە لە هەرێمی کوردستانیش ئینفازیان بکەین. بۆ نمونە مەسەلەی دژایەتیکردنی قاچاقچیەتی نەفت و بەڕووبوومەکانی نەفت و هەروەها چوونیەتی فروشتنیان و هاوردەکردنیان ئەوانە کۆمەڵێکی یاسانەکە لەسەر بۆری نەفتن و هەندێک یاسای تریشن سەبارەت بە پاراستنی ئاو و ئاوڕۆکان و هەروە پروژه یاسا هەیە سەبارەت بە پاراستنی مافی مامۆستایان سەرجەمیان. پشووی هاوینەی پەرلەمان لە 1 ئەیلولی ئەم ساڵ کۆتایی پێدێت و خولی پاییزەی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکات. بۆ ئەوەش لەلایەن فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانەوە ژمارەیەک پرۆژە ئامادە کراوە بۆ ئەوەی لەم خولەدا پەسەند بکرێت کە پەیوەندی بە بواری نەوت و پاراستنی ئاو و ئاوەڕۆ و ڕێخستنی عەلوەکان و سندوقی خانەنشینی و چەند پرۆژەیەکی دیکەوە هەیە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.